وەکو ئیدارەی ناوچەکە دوای ئەوەی کە ئەو تعلیمات و ڕێنمانەی کە لە ڕێکخراوی WHO و هەروەها وەزارەتی تەندروستی دابەزی ئێمە لە سەر ئاستی ئیداری ڕاپەڕین کۆبوونەوەیەک بە سەرپەرشتی بەڕێز سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین و هەردوو قایمقامیەت و بەڕێوەبەراتی گشتی تەندروستی کۆبوونەوەیک ئەنجام درا بۆ ئەوەی ئێمە بە گوێرەی ئەو ڕێنمانەی کە لە وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی WHO دەردەچێ ئێمە هەنگاو بە هەنگاو دەست بە ئیجراعاتەکان بکەین بۆ ئەوەی بەربگرین لەم حاڵەتەی کە وڵاتی ئێران وەکو وڵاتێکی هاوسێمان بۆیە ئێمە بۆ ئەم مەبەستا سنووری ئیداری ڕاپەڕین دوو هەنگاومان ناوە هەنگاوێکیان هەم بەنسبەت ئەو خەڵکانەی کە بەمبەستی خوێندن چونە وڵاتی ئێران یاخو بۆ نەخۆشی ویان بۆ گەشتیاری بێ بۆ هەر حاڵەتێک بێ ئەوانە دەبێ ئێمە دوو شوێنمان دابین کردووە یەکیان لە قەڵازێ و یەکیان لە ڕانیە بۆی ئەوانە بۆ ماوەی ئەو چواردە ڕۆژە لەژێر چاودێریدا دەبن و هەروەها بەنسبەت جوڵە و ئاڵوگۆڕی بازرگانی ئێمە تەنها مەرزێک هەمان بێ مەرزی چێلەیە و لە مەرزی چێلێش بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی بە هاوکاری لەگەڵ قایمقامەتی قەزای ڕانیە و لەگەڵ سەرجەم دام و دەستگا پەیوەندیدارەکان ئەوانەی کە پەیوەندیدارن بە منافیزی حدودیەوە هەمویان تعلیمات و ڕێنمایاندراوەتێ هەموو ئەو سارانەی کە داخڵی هەرێمی کوردستان دەبن پێویستە ڕشاندنیان بۆ بکرێت و تاقیم بکرێن و بەپێی ئەو ڕێنمانەی کە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی و وەزارەتی تەندروستی دەری دەکات. دیارە ئێمە لە دوای بڵاوبوونێ و هەواڵە لە ئێران جۆرێک لە قەلەقی و لە ڕاوچێ لە نێو هاوڵاتیان دروست بوو و بەداخەوە ئەم قەلەقی و لە ڕاوچێ وای کرد کە لۆد و قەرەباڵغێکی زۆر بکەوێتە سەر دەرمانخانە و شوێنی دەرمانفرۆشەکان بۆیە هەندێک لەو دەرمانخانانە بەڕاستی ئیستیغلالی ئەم داواکاری و تەڵەبی خەڵکیان کرد بەنسبەت ماسک و کەمامە و دەستکێش گرانفرۆشیان کردووە بۆیە ئێمە وەکو قایمقامیەت و ئیدارەی ناوچەکە بە هاوکاری هۆبەی ئاسایشی ئابووری و لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی قەزای ڕانیە ئێمە 11 دەرمانخانە و سەیدەلێمان داخستووە کە پابەند نەبوون و گرانفرۆشیان کردووە.